قڕکەرە کشتوکاڵیەکان لە تێکەڵەی ئاوێتە کیمیایەکان و مادە ئەندامی و نائەندامیەکان پێک دێت. بەکار دەهێنرێت بۆ کوشتنی مێرووەکان و لە ناوبردنی گیا و کەڕوەکان، بەمبەستی نەهێشتن یان ڕاگررتنی نەخۆشیە کشتوکاڵیەکان و پاراستنی ڕووەکەکان لە هەڵوەراندنی گوڵ و بەرەکانیان. دەرمانی کیمیایی قڕکەر بە شێوەی جیاواز لە 2000 ساڵ پێش زاینەوە هاوڕێی مرۆڤە، وەکو گۆگرد و هەندێک پێکاتەی ژەهراوی تووتن تا دەگاتە هەموو ئەو مادانەی کە لە ئێستادا بەردەستن. بەپێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO نزیکەی 1000 مادەی قڕکەر لە جیهاندا هەن کە ڕادەی مەترسیەکان و تەمەنی مانەوەیان لە ژینگەدا جیاوازە. قڕکەرەکان مادەیەک نین بە سرنج لە یەک یان دوو ڕۆک بدرێن، بەڵکو ژەهرگەلێکن کە دەپرژێندرێن و تێکەڵ دەبن لەگەڵ ڕۆک و بەرهەمەکان، خاک و ئاو و هەوا، مێرو یا و کەڕوەکان لە ناو دەبە. مرۆڤ ژەهراوی دەکا. کاتێک مادەی DDT وەک قڕکەرێکی مێرووە زیان بەخشەکان دۆزرایەوە، خەڵاتی نۆبڵ بە دۆزەرەوەکەی درا. ساڵانێکی زۆر بۆ لە ناوبردنی کێچ و ئەسپێ و مێش و مەگەز بەکاردەهات. پاشان بۆ قەڵاچۆکردنی مەلاریا سوودی لێبینرا، دواتر بۆ لە ناوبردنی مێرووەکان. بەڵام ڕێکەوتنامەی ستۆکۆڵم تایبەت بە پیسکەرە ئۆرگانیەکان لە ساڵی 2021 ئاشکرای کرد کە لە کۆی 12 مادەی مەترسیداری بەردەوام بۆ سەر ژیان و تەندروستی 9 مادەیان قڕکەرەکانن، لەوانەش DDT، بۆیە داوای لە وڵاتان کرد خۆیان لەو مادانە بپارێزن. قڕکەرە کشتوکاڵیەکان دەبنە هۆی پیسکردنی ڕەگەزە ژینگەیەکانی خاک و هەوا و ئاوی سەرزەوی و ژێرزەوی، کەمبوونەوەی یان نەمانی زیندەوەران. زیانێکی زۆر دەگەیەنێت بە پۆلە ڕۆکیەکان، بە تایبەت لە کاتی زیاد بەکارهێنانی قڕکەرەکان بە ڕێژەی زیاتر لە ڕێژەی ڕێگە پێدراو، دەرکەوتنی باری ژەهراوی بوونی مرۆڤ و مردنی، تێکدانی هاوسەنگی سروشت، زیادبوونی لە ڕادەبەدەری ژمارەی مێرووە زیان بەخشەکان بۆ کشتوکاڵ، لە ناوبردنی دوژمنە سروشتیەکانی مێرووە زیان بەخشەکان، دەرکەوتنی چەندین جۆر مێرووی هەڵگری بەرگری کە بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ ژینگە ڕایگەیاندووە زیاتر لە 250 جۆری مێروو خۆڕاگری و بەرگریان لە بەرامبەر قڕکەرەکان بەدەستهێناوە. هەروەها بەشێک لە جوتیاران و بەکارهێنەرانی قڕکەرەکان لە کاتی گرتنەوەی دەرمان یان دوای تەواوبوونیان دەفرە بەتاڵەکان فڕێدەدەنە نزیک کێڵگە کشتوکاڵیەکان یان سەرچاوە ئاویەکان یان دەیان خەنە ناو دەریاچەکانەوە. ئەمەش زیانێکی گەورەتر بە مرۆڤ و ئاژەڵ و کێڵگە کشتوکاڵیەکان و ژینگە و سروشت و سامانی ماسی و دەریاچەکان دەگەیەنێت. جگە لە زیانە ژینگەیەکان، قڕکەرە کشتوکاڵیەکان هەڕەشەن لەسەر تەندروستی مرۆڤ. ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO دەڵێ لەگەڵەوەی قڕکەرە کشتوکاڵیەکان دەبنە هۆی لە ناوبردنی دڕک و داڵ و کرم و مێرووەکان، لە هەمان کاتدا بەرهەم زیاد دەکەن، بەڵام نابێ بیرمان بچێ هەر ئەم مادانە بۆ مرۆڤیش ژەهرن. مەترسی قڕکەرە کشتوکاڵیەکان لەسەر مرۆڤ. ساڵانە 25 ملیۆن کەس بەم مادانە ژەهراوی دەبن. ساڵانە 3 ملیۆن کرێکار و جوتیار بەم مادانە بە توندی ژەهراوی دەبن. ساڵانە 18,000 کەس تەنیا بە لێکەوتە کورتخایەنەکانی ئەم مادانە دەمرن. تەنیا لە چین ساڵانە 9 ملیۆن کەس بەم مادانە ژەهراوی دەبن کە 500یان دەمرن. مرۆڤ لە 3 ڕێگاوە قڕکەرەکان وەردەگرێت: بەرکەوتنی ڕاستەوخۆی مرۆڤ بە مادەکە، وەرگرتن لە بەرهەمە کشتوکاڵیەکانەوە، وەرگرتن لە بەرهەمە ئاژەڵیەکانەوە. ئەمەش لێکەوتە و کاریگەری مەترسیدار لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکات. حاڵەتە کتوپڕەکان، دەرکەوتنی نیشانەکان ڕاستەوخۆ پاش بەرکەوتنی مرۆڤ بە قڕکەرەکان، وەک سکێشە، گێژبوون، سەرئێشە، ئێڵنج و ڕشانەوە، هەستەوەری پێست و چاو. حاڵەتە درێژخایەنەکان، ساڵانێکی زۆر پاش وەرگرتنی قڕکەرەکە کاریگەریەکانی لەسەر مرۆڤ دەردەکەوێت، وەک شێرپەنجەی خوێن، لیمفەکان، مێشک، گورچیلە، مەمک، پرۆستات، پەنکریاس، جگەر، سیەکان و پێست. نەخۆشیە دەماریەکان، کەمبوونەوەی تواناکانی مێشک و دەمارەکان. دووگیانی، شێوانی کۆرپەلە، مردنی کۆرپەلە و هەندێک شێواوی زگماکی. ئەگەر بە نمونە ئاماری خانۆپلاستیکیەکان وەربگرین، ئەوە بەپێی ئاماری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو
تا ساڵی 2019 نزیکەی 19,770 خانووی پلاستیکی کشتتوکاڵی لە باشووری کوردستان بوونیان هەبووە. بۆ هەر سێمانگی بەرهەمی هەر خانوویەکی پلاستیکی بەلایەنی کەمەوە 1 لتر دەرمانی قڕکەر بەکار دەهێنرێت. ئەگەر 20,000 خانووی پلاستیکی هەبن، ئەوە بۆ هەر ساڵێک بە نزیکی 80,000 لیتر دەرمانی قڕکەر بەکار دەهێنرێت کە ئەمە بڕێکی زۆر و مەترسیدارە. تەنها بە قەدەغەکردن و بەکارنەهێنانی قڕکەرە کشتتوکاڵەکان دەتوانرێت زیانەکانی لەسەر ژینگە و تەندروستی مرۆڤ بە تەواوەتی نەهێڵدرێت. بەڵام بۆ سنووردارکردن و کەمکردنەوەی کاریگەری خراپی قڕکەرەکان، شارەزایانی بواری ژینگە و کشتتوکاڵ کۆمەڵێک چارەسەر دەخەنە ڕوو. نەپرژاندنی لە کاتی بوونی با و دابارین، پرژاندنی ڕاستەوخۆ پاش ئامادەکردنی بۆ پرژاندن، نەپرژاندنی مێرو کوژە قەدەغەکرا و بەسەرچۆکان، بەکارهێنانی جلوبەرگی خۆپارێزی لە کاتی پرژاندنیدا، بەرزکردنەوەی ئاستی وشیاری جوتیارەکان لە چۆنێتی بەکارهێنان و خۆپاراستن لێی، دانانی باج و بەرزکردنەوەی نرخی قڕکەرەکان، چاندنی ڕووەکی خانەخوێ بە شێوەی خەت لە نێوان بەرووبوومە سەرەکیەکان. دەبێت تەواوی مادەکان کەتەلۆکی لەگەڵ بێت و پێکاتە کیمیاویەکانی بە وردی بخاتە ڕوو. ناچارکردنی جوتیاران بە دانانی سەرپەرشتیار و ڕاوێژکاری ئەندازیاری کشتتوکاڵی، دیاریکردنی بڕی بەکارهێنرا و زیادە ڕەوی نەکردن لە بەکارهێنانی، پێوانەکردنی بڕی مادەی قڕکەری بەکارهێنرا و لەلایەن لیژنەی حکوومەتەوە. ئەگەر دەرکەوت هەر بەرهەمێک لە ستانداردی ڕێگە پێدراو زۆرتری تیادا بوو، لەنێو ببرێ و جوتیارەکەش بخرێتە لیستی ڕەشەوە بە پێی ستانداردی زانستی، بڕی پێویست لە شوێنی پێویست و لە جۆری پێویست بەکار بهێنرێ. هەمیشە دەبێ قڕکەری کیمیایی دواچەک و چەکی ناچاری بێ. باشترین بژاردە و چارەسەری دوورکەوتنەوەیە لە بەکارهێنانی قڕکەرە کشتتوکاڵیەکان و ڕووکردنە لە کشتتوکاڵی ئۆرگانی، لە پێناو پاراستنی ژینگە و دەستەبەرکردنی خۆراکی سروشتی و تەندروست بۆ هەمووان، بەبێ بەکارهێنانی پەینی کیمیایی و قڕکەر و هۆرمۆنات و تۆوی دروستکراو کە زیان بە تەندروستی مرۆڤ دەگەیەنێت. بەم ڕێگایەش خۆراکی تەندروست بۆ بازاڕی ناوخۆ دابین دەکاو، هەلی کاری زیاتر دەڕەخسێنێ و ژینگەیەکی پاک فراهەم دەکات کە هیچ زیانێک بە ژینگە و ژیانی زیندەوەران و تەندروستی مرۆڤ ناگەیەنێت. بۆ ئەمەش پێویستە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پلان و بەرنامەی بۆ کشتتوکاڵی ئۆرگانی هەبێت تا ژینگە و تەندروستی هەمووان پارێزراو بێت.